ساڵی 1970 ئەو کاتێک کە سەدام حوسێن بۆ یەکەم جار دەسەڵاتی لە عێراقا گرتە دەست، یەکەمین پڕۆژە کە ویستی لە سەرانسەری عێراقا جێبەجێی بکات لە هەموو شارەکاندا دروستکردنی ناوەندی سەرکوتکاری بوو و سلێمانی لەبەر ئەوەی پێگەیەکی سیاسی بەهێزی هەبوو و بەردەوام شوێنی ناڕەزایەتی بوو، بۆیە سلێمانی هەڵبژێردرا کە بۆ یەکەم جار ئەو پڕۆژەیە لە سلێمانی جێبەجێ بکرێ و گەورەترین زەویشیان بۆ تەرخان کرد. بەو شێوەیە ئێرە بوو بە ئەمنە سوورەکە. ئەمنە سوورەکە لەبەرەوەی ناوەندی سەرکوتکاری لە ناو سلێمانیە زۆر بوو و هەرێکێکیان خەڵکی سلێمانی ناوێکی لێ نابوو، ئێرەش لەبەرەوەی ڕەنگی دیوارەکانی سووربا بوو بۆیە خەڵکی سلێمانی ناوێن نا ئەمنە سوورەکە. ئەم جێگایەش باشترین شوێن بوو کە ئێمە بیپارێزین و بیکەین بە شوێنێک بۆ پاراستنی یادەوەریەکانی ئەو میلەتە، بۆ ئەوەی لە نەوەکانی داهاتوو سوودی لێوەربگرن وەکو ئەزموونێک لە شۆڕشدا. بۆیە هەوڵماندا کە ئێرە بەم شێوەیە بکەینە مۆزەخانە. بۆیە دەستکاری دیوارەکانمان نەکردووە، ئەو گولانەی کە بە دیوارەکانەوەن و دیوارەکانمان بەو شێوەیە هێشتۆتەوە لەبەر ئەوەی ئەوە بەشێکە ئەبێتە بەشێک لە یادەوەری خەڵکی ئەم وڵاتەوە بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی و ئێمە ئەمانەوێ ئەمە بە بەردەوام لە یادەوەری نەوەکانە بهێڵینەوە کە ڕۆژگارێک ئێمە لەم شوێنەدا چەوسێنراوینەتەوە، هەوڵی سڕینەوەی ناسنامەی کورد دراوە، بەڵام لە دوای ئەوەی کە خەڵکی کوردستان ڕاپەڕی وەتوانی ئەم شوێنانە ڕزگار بکە، ئەم شارانە ڕزگار بکە لە ژێر چنگی ڕژێمی ڕووخاوی بەعەس، بۆیە ئێمە بە بەردەوام ئەمانەوێ ئەم یادەوەریە بپارێزین و وەکو خۆی بمێنێتەوە و هیچ دەستکاری نەکرێ. مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بە شێوەیەک بیرمان لێکردەوە کە بتوانین زۆربەی زۆری کارەسات و ڕووداوەکان لە خۆی بگرێ. لە هەمان کاتە هەوڵماندا ئێرە بە تەنیا مۆزەخانەیەک نەبێ بەڵکو ببێتە ناوەندێکی ڕۆشنبیری، بۆیە لەگەڵ مۆزەخانەکانمانە کە تا ئێستا توانیمانە لێرەدا 11 مۆزەخانەی جیاواز بنیاد بنین و لە هەمان کاتە هۆڵێکی گەلەریمان هەبێ بۆ هونەرمەندانی شێوەکاران بتوانن سوودی لێوەربگرن و هۆڵێکی سینەمامان هەیە بە ناوی هۆڵی سینەمای یەڵمازگۆنای و کۆفی شۆپێکمان هەیە کە لێرەش ئەتوانین بەردەوام
چالاکی تیابێ و چالاکی ڕۆشنبیری و ئێوارەی شعری و ئێوارەی مۆسیقی و ناساندنی کتێب و بە تایبەتی بۆ گەنجەکان بۆ ئەوەی بتوانین لەو ڕێگایەوە ئێمە ئامێزێکی گەرم بین بۆ گەنجەکان و بێنە ئێرە و لە ڕێگای ئەم چالاکیانەوە مۆزەخانەکان ببینن، مێژووی خۆیان ببینن، مێژووی باو باپیریان ببینن کە چۆن تێکۆشاون بۆ سەرفرازی و ئازادی ئەم وڵاتە. لەسەر دیواری زیندانەکان بەشێک لە یادەوەری زیندانی کراوەکان لەسەر دیوارەکان نووسراوە کە ئێمە توانیمانە بەشی زۆریان بپارێزین و جارێکیکان نمایشیان بکەینەوە بۆ گەشتیاران و میوانەکانمان و ئەو بەشە هەموو بەشەکانی پارێزراوە بەشی زیندانی تاکە کەسی تایە، بەشی ئەشکەنجەی تایە، بەشی لێکۆڵینەوەی تایە کە ئێستا ئێمە ئەو بەشەمان کردووە بە مۆزەخانەی خۆڕاگری و لەوێش زۆر لەو جوامێرانەی کە زیندانی کراون و لە زیندانە شتێکیان یادەوەریەک یادگاریەکیان بەجێماوە ئێمە لەوێ پاراستومانە لە هەمان کاتە بەشێکمان تەرخان کردووە بۆ وێنەی زیندانی کراوەکان ئەنجا ئەو پەتی سێداریەی کە لە ئەبوو غرێب بە هەزاران کوردی پێ شەهید کراوە و پێ لە سێدارە درراوە ئێمە توانیمان بیهێنینەوە و لەوێ بیپارێزین و نمایشی بکەین ئەمە جگەلەوەی کە زیاتر لە ناوی 6,000 شەهیدی ئیعدام لەوێ دانراوە بۆیە لەوێ کۆمەڵێکی زۆر بابەتی تایە کە پەیوەستە بە قەتڵ و عام و کوشتن و بڕینی ئەم خەڵکی ئەم وڵاتی ئێمە لێوێ ئێمە هەموویمان پاراستووە بۆیە زیندانەکان وەکو خۆیان ماونەتەوە و بەشی تەحقیقیش بەشی لێکۆڵینەوەش بۆتە مۆزەخانەی خۆڕاگری جارێک ژمارەی 100 کەس میوانمان هات ئەوە لە کەرکووکەوە هاتبوون کورد و عەرەب و تورکمانی تیابوو یەکێک لە میوانەکان کوڕێکی گەنج بوو تورکمان بوو ئەو نەهاتە ژوورەوە وتی من باوکی من لێرە کوژراوە لە کاتی ڕاپەڕین ڕاپەڕینی 1991 من لەبەر ئەوە ئامادە نیم بێم ئێرە ببینم هاوڕێکانی بە زۆر هێنایانە ژوورەوە وتیان وەرە بیبینە بزانە چییە ئەوانە دوای دەرکەوت باوکی یەکێک بوو لەو جەلادانەی کە لێرە خەڵکی ئەشکەنجادا بەڵام کە هاتوو ئەو زیندانەکانی بینی بەشی ئەشکەنجەی بینی هەموو ئەو قوربانیانەی بینی ئەنفالی بینی ئەوانەی بینی دەستی کرد بە گریان وتی زۆر بەداخەوم کە من کوڕی پیاوێکی وا بووم لەم شوێنەدا خەڵکی ئەم وڵاتە بە بێتاوان گیراون و ئەو ئازاری داون و ئەشکەنجەی داون ئەمە یەکێک بوو لە یەکێکە لەو چیرۆکانەی کە ئێرە چ کاریگەریەکی هەیە بەسەر خەڵکەوە تەنانەت بەسەر دوژمنەکانیشمان ئەو کەسانەی کە دێن ئێرە ئەبێنن و دواتر ئەگەڕێنەوە یادەوەریەکی گەورە لەگەڵ خۆیان ئابنەوە ئەو خوێندکارانەی کە دێن لە ئەمنە سوورەکە و بەشەکانی ئەم مۆزەخانەیە ئەبینن بەشەکانی ئەم مۆزەخانەیە ئەبێت بە بەشێک لە یادەوەری ئەوان کە ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە چونکە ئەگەر نەبێ بە یادەوەری ئەوانیش نابێ بە مێژووی ئەوان بۆیە هەر کەسێک کە دێتە ئێرە و کە ئەڕواتە دەرەوە ئەبێ ببێ بە یادەوەری و ئەبێ بە یادەوەریان و لە مێژووی خۆیانە ئەوە ئەچەسپێت و تۆمارەکرێ توانیمانە نزیک بە 18,000 ناوی قوربانیانی ئەنفال لێرە نمایش بکەین و 1200 وێنەی قوربانیانی ئەنفال نمایش بکەین چونکە شوێنەکە هەر ئەوەندە ئەتوانێت بگرێت میدل ئێسوۆچ کتێبێکی هەیە کە ئەوە بۆ ئێمە سەنگی مەحەکە و ستانداردێکە لەو ڕاستیانەی کە لەوێ وتراوە و دنیا اعترافی پێکردووە یەک لەوانە قسەیەکی عەلی حەسەن مەجیدە کە ئەڵێ سەبارەت بە ئەنفالکراوان ئەڵێ ئایا دەکرا هەروە بە سەلامەتی بیان هێڵمەوە ئەی کەواتە دەبوو چی لەم بزنانە بکەم یعنی خەڵکی وڵاتەکەی ئێمەی شوبهاندووە بە بزن
ئاگام لێیان بێت خزمەتیان بکەم نەخێر بەڵکو بە بلدۆزەر دەیانکەم بە ژێر خۆڵەوە. ئەمە ئاعترافێکی عەلی حەسەن مەجیدە کە میدڵ ئێسۆچ تەرکیزی کردۆتە سەر لە خاتیمەی ئەنفالە کە لە بادینان بووە لە ناوچەکانی بادینان 9646 مناڵ قەتڵ عام کراوە کە ئەمەش بۆ خۆی بابەتێکە زۆر گرنگە و ئەبێ ئێمە هەڵوێستەی لەسەر بکەین و ئەم وێنەی کە ئێستا لە بەرامبەرمانایە ئەمە زیندانی نوگرە سەلمانە لە ناوچەی سەماوە کە تا ئێستا شوێنەکەی ماوە و ئێمە هەوڵمانداوە کە ئەو جێگایە خۆی ببێتە مۆزەخانەیەک و نەڕوخێ و بە هەموو هێزی و توانای خۆمان ڕێگری لە ڕوخانی ئەەکەین چونکە زۆرترین یادەوەری لەناو ئەو زیندانەیە یادەوەریە تاڵەکانی کووردە کە ئەو خەڵکانیان بردۆتە زیندانی نوگرە سەلمان و لەوێ هێشتیان نەتەوە و بەشێکی زۆر لەو خەڵکانە لەبەر نەخۆشی لەبەر برسێتی لەبەر تینوێتی وەفاتیان کردووە و کۆچی دواییان کردووە و تەرمەکانیان فرەدراوەتە دەرەوەی ئەو زیندانە و لەوێ بەهۆی ئەو تەرمانەوە ژمارەیەکی زۆر سەگ بە بەردەوام بە دەوری ئەو زیندانەیە ماونەتەوە. ئەمە جگەلەوەی کە هیچ کەسێک کەمترین کەس با بڵێین کەمترین کەس توانیوێتی ڕزگاری ببێ و بگەڕێتەوە بۆ ناو کەسوکاری لەوێەوە 1970,000 کەس ئەنفالە کرێەوە ئەخرێنە گۆڕی بە کۆمەڵەوە و وردە وردە ئێمە ئێستا ئەمانەوێ ئەو گۆڕانە بدۆزینەوە و بیان هێنینەوە و یادەوەریەکانیان ئەو جلانەی لەبەریانە بووە جارێکی کە کۆیان بکەینەوە و هەوڵ بدەین لە مۆزەخانەیەکی گەورەیە هەمویان نمایش بکەین بۆ دنیا کە ئێمە چ قوربانیەکی گەورەماندا تەنیا لەسەر کوردبوونی خۆم. ڕۆژگارێک هاتە پێشەوە لە شەڕی داعشە کورد بوو بە نوێنەری هەموو دنیا قوربانیەکی زۆریدا لە بری دنیا ئێمە خەڵکی ئێمە خوێنی لێ ئەچۆڕا بۆیە ئێمە لە دوومانگی یەکەمی شەڕی داعشە بیرمان لەوە کردەوە کە لە ئەمنە سوورەکە مۆزەخانەیەک بۆ شەهیدانی شەڕی داعش بنیاد بنین ئەم شوێنەی کە ئێستا ئێمە قسەی تیاکەین لێرە ئەگەر ببینن ژمارەیەکی زۆر زیاتر لە 7,000 شەهیدی تایە کە ئەم شەهیدانە بەشێکیان شەهیدی هەرێمی کوردستانن بەشێکیان شەهیدەکانی ڕۆژاوان و بەشێک لەو شەهیدانەش ئەو جوامێرانان کە لە وڵاتانی تری ئەوروپا و ئەمریکاوە هاتوون بۆ ئێرە و هاتوونەتە ڕۆژاوا و لە شەڕی دژی داعشە ئەوانیش بوونەتە قوربانی و شەهید بوون ئێمە ئەوانەشمان نادیدە نەگرتووە ئەوانەشمان نمایش کردووە وێنەکانیان بەقەدەرەوەی توانی بێتمان کە دەستمان کەوتبێ بۆیە ئێمە کورد بە یەک میلەتە بینین خاکەکەشی بە یەک پارچە ئەبینین هیچ سەڵەوە ناکەینەوە کە بترسین لەوەی ئێمە بڵێین تەنیا ئەمە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان ئەبێ ببێ بە دایکی هەموو پارچەکانی تر و کوردستان یەک کوردستانە یەک وڵاتە یەک مێژووی هەیە یەک کاڵچەری هەیە یەک زمانی هەیە بۆیە ئێمە لە ئەم مۆزەخانەیە و لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە هەوڵمانداوە چەترێکی نەتەوەیی بین بۆ میلەتەکەمان.